يا حافظ القرآن يا حافظ القرآن يا حافظ القرآن يا حافظ القرآن لەسەر خوێندن و خوێندنەوە تۆ قورئان قازانت پێ ئەدا کۆکۆ حەزرەت فەرموویە ڕۆژێ دە ئایەت بخوێنێتەوە دوورە لە غەفلەت حەرفێ دە ئەجرە لە بۆ دە سەدا سەوابی قورئان خارجی حەددا نەکەر لە بۆ خۆی خزم و کەسی ئەبێ بەمایەی ڕەحمەتی قودسی ئەگەر سەد ئایەت بخوێنێ بۆ دین ئەی نووسن لەناو ریزی قانیتین گەیشت بە 200 ئایەتی قورئان حیفزی ئیمانە و وەسیلەی غوفران پێشینانی تۆ بەدڵێکی ساڵ قورئانیان دەخوێن لیلەهی بێگەزا واز بێنە لەوەی لەسەر دەست و برد بە شەو و ڕۆژێ خەتمێکی ئەکرد تۆ حەفتەی خەتمێ یا بە 2 حەفتە یا مانجێ خەتمێ خێرێکی مفتا هەرچەندێکت خوێند لە زۆر و لەکەم بە ئارامی بێ و سەفای خاتری دەم دە ئایەت لەگەڵ تەجوید و تەرتیب چاترە لە خەتمێ بە شێوەی تەعجیل ئەمەیە دەرسی شیوخی کیڕام خێرە تیلاوەی ئینسانی ئارام بە ئاوازی خۆش قورئان بخوێنە نوری سەعادەت بۆ دڵ بنوێنە. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەنامی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایشی نەبراوە و بەردەوام بۆ پەروەردگاری جیهانیان درود و سەڵات و سەلام لەسەر ژیانی پاچی پێغەمبەر پێشەوای مرۆڤایەتی ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. ئەمڕۆ هەینی ڕێکەوتی 24 ڕەبیعی دووەمی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 27 گەلاڕێزانی ساڵی 2722 کوردی بەرامبەر بە 18 تشرینی دووەمی ساڵی 2022 زاینی دەستەی قورئان لەبەران لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی دەستگای نوری حیکما هەڵدەستێ بە ئەنجامدانی 8مین ئاهەنگی پێشبڕکێی نوری دڵان بۆ قورئانی پیرۆز. عزیزان سرەتای ئاهەنگەکەمان وازاوەتر دەکەین بە خوێندنەوەی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن برای بەڕێزمان مامۆستا عەبدوڕەحمان شەوکەت باوەڕێزیان فەرمووت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما إنه عليم قدير وما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيوحي بإذنه ما يشاء إنه علي حكيم وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان
ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور. خواهی گەورە پاداشتی کاک عەبدوڕەحمان بداتەوە. بەڕێزان گوێبیستی وتەی سەرۆکی دەزگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەبین با جەنابیان بفەرموێن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا بناوي أنجمني بالاي دزگای نوری حکمة هاو خەمی و سەرخۆشی دەردەبڕین سەبارەت بەو کارەساتە دڵتەزێنەی شاری سلەیمانی وەلەو بۆنەیەشدا کە بۆنەی ڕێزلێنانە لە کەسانێکی هەڵگری قورئان لە خوای گەورە دەپاڕینەوە کە خوای گەورە پلەی شەهادەت بە قوربانیانی ببەخشی و بە بەهەشتی پان و بەرین شادیان بکە و شیفای عاجل لۆ نەخۆشەکانیان بنێری و سەبووری و دڵنەوایی کەس و کاری قوربانیان بدا و ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. بەڕێزانم لە سەرەتادا بەناوی برایانم لە ئەنجومەنی باڵا بە خێرهاتنی ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست دەکەم یاخوا بە خێر بێن سەرچاوانمان خۆی گەورە هاتنتان بە ئەجر و پاداشت و ڕەفعی دەرەجات لە بۆ ئەژمار بکات و هەروەها زۆر دەستخۆشی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە دەکەم و هەروەها بەڕێوەبەراتی پەروەردەی نووسینگە و هەروەها بەشی پەروەردەی لقەکان و هەروەها دەستەی قورئان لە بەران و ئەو لێژنانەی کەوە هەڵسەنگاندنی ئەو پێشبڕچەیان ئەنجامدا لە قۆناغی یەکەم لە لقەکان و لە قۆناغی دووەمیش لە نووسینگەی سەرەکی و هەروەها هەموو ئەو براو خوشکانەی کەوە لە هەر یەکەیەک لێکە کارگێڕیەکانی دەستگا لە نووسینگە و هەروەها لە لقەکان بەشدار بووینە بە هەر شێوازێک لە شێوازەکان لە ئامادەسازی و بەڕێوەچوونی ئەو پێشبڕچەیە و هەتاوەکو دەگاتە ئەمڕۆ خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە و خوای گەورە پاداشتی خێری ئەو خێرخوازە بەڕێزانە بداتەوە کەوا تەکلیفی ئامادەکردنی ئەو هەدیانەی کەوا لە بۆ دەرچوان ئامادەکرایە لە ئەستۆیان گرت خوای گەورە پاداشتیان بداتەوە بەرەکەت بخاتە ماڵیان و منداڵیان خوای گەورە نمونەیان زیاد بکات لە دنیا و لە قیامەت. بەڕێزان دیارە مەسەلەی پێشبڕچێ و ئەنجامدانی پێشبڕچێ یەکێکە لە دیاردە یاخود یەکێکە لە سیما و چالاچیە هەر زاقەکانی هەر دەستگا و بنکەیەک کەوا لە خزمەتی قورئانی پیرۆزدا لەبەرەوەی بەڕاستی پێشبڕچێی قورئانی پیرۆز باشترین وەسیلە و هۆکارە لە بۆ تەثبیتکردن و جێگیرکردنی حفظ لە دڵ و دەرونی ئەو کەسێک کەوا قورئانی پیرۆز لەبەر دەکا و هەروەها لە خلالی ئەو پێشبڕچێش کەوا پێشبڕکەیەکی شەریفانەیە لەژێر دوورشمی ئاەتی یاخود لەژێر ڕۆشنایی ئاەتی وەسارعوا إلى مغفرة من ربكم وسابقوا إلى مغفرة من ربكم بە هەردوو ئاەتەوە ئیتر پێشبڕچەیە کە بەڕاستی عەکس پێشبڕچەی دنیا کەوا لە پێشبڕچەکانی دنیا بەڕاستی ڕق لێبوونەوە و حەسادەت و حساسیت پیدا دەکات بەڵام لەو پێشبڕچەیانە یەک لە هەدەفەکانی ئەوەی کە بەڕاستی ئەو پەڕی خۆشەویستی و برایەتی و ئەو پەڕی نزیک بوونەوە لە نێوان متەسابق و ئەوانەی کەوا پێشبڕچەیەکە دەکەن دروست دەبی ئەویش کەوا یەکێکە لە بەرەکەتەکانی قورئانی پیرۆز و هەروەها وەسیلەیەکی زۆر چاکە لە بۆ هاندانی کەسانێکی دیکە تاوەکو بێنە ناو ئەو پرۆسەیە و ئەو مەشروعە کەوا مەشروعی خزمەتی قورئانی پیرۆزە بە هەر شێوەیەک لە شێوازەکانی لە هەر بوارێک کە بتوانی ئەو خزمەتە ئەنجام بدە. بەڕێزان دیارە وەکو بەبیرهێنانەوە رب العالمین وەکو کۆتا کتێب کۆتا پەیامی کە قورئانی پیرۆزە لە بۆ ئەو بەشەریەتەی ڕەوانە کردیە
جیا لە کتێبەکانی دیکەکەوە خی گەورە پاراستنی بە هەڵگرانی بەخشی بوو یاخود لە ئەوانی تەکلیف کردبوو وەکو خی گەورە لە سورەتی المائدە بما استحفظوا من كتاب الله وكانوا عليه شهداء کە بەوان ڕاست پێدا بیپارێزن کە نەیان پاراست ئیتر قورئانی پیرۆز رب العالمین بەذاتی خۆی کەفالەتی پاراستنی کردیە وەکو دەفەرمی لە سورەتی الحجر إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون بۆ هەموو تەکیداتەوە خی گەورە دەفەرمی ئێمە دەیپارێزین کە قورئانی پیرۆز هەر هەموو ئاەتەکانی هەمووی معجزەن هەمووی بەڵگەن لەسەرکەوە کەلام رب العالمینە و یەکێک لە معجزەکانیشی لەو ئاەتەدا کە ئێمە لەو سەردەمەدا لە دوای تێپەڕینی زیاتر لە 1444 ساڵ لەسەر کۆچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئینجا لەگەڵ بوونی ئەو هەموو نەیار و دژمنەی کە هەیبوو ئەو دینە تەماشا دەکەی قورئانی پیرۆز کەما ئونزیل على الرسول صلی الله عليه وسلم بەو شێوەی کە دابەزیە بەو شێوەیە مایتەوە نەوەکەر سوورەتەکانی نەوەکەر کەلیماتەکانی هەتا حرەکات و سەکەناتەکانی بەو شێوازی قراءاتانێکەوە لە پێغەمبەر وارد بووە صلی الله عليه وسلم کەوە یەکێکە لە بەڵگە هەرە بەهێزەکان لەسەرەوەی کەوە قورئان کەلام اللهە خی گەورەش پاراستیتی سبحانه وتعالى ئیتر یەک لە شێوازەکانی پاراستنی معلومی جەنابتان کە خی گەورە ناوی لێنایە کتاب ئیشارەتە لەوەی هەلە سەرتادا بنووسرێتەوە فعلەم هەل لە سەردەمی 500 سال نووسرایەوە کاتیبی وحی هەبووە هەتاکو ئێستاش بە مەلایین مەساحف وەکو فەزلی خی گەورە نەوەک هەر مسلمانان لە وڵاتانی غەیری مسلمانانیش بە شەڕەفەوە بەڕێزەوە ئەو مەطبعیکەوە کەوا طبعی دەکارە سەری دەنووسی نا لە شەڕەفە طبعیهی ئەوە خوا صاحبیتی سبحانه وتعالى ئەوە یەک لە وەسیلەکانیتی ئیتر ئێستا ئەو وەسایلانی کە ئێستاش پەیدا بوو بە دەنجیش تەماشا دەکە ئێستا ئەو هەموو ختمەیە بەو هەموو دەنگە خۆشانەی کە هەیە ئیتر هەیە سەوتە هەیە سەوت و سوڕێ شێک لە وەسیلەکانێکەوە خی گەورە قورئانەکەی خۆی پێ پاراستیە و هەروەها یەک لە وەسیلانەش کەوە خی گەورە لێرە و لەوێ و لە هەر سەردەمێکدا خی گەورە کەسانێک مشەڕەف دەکا ئەو قورئانە لە سینگ و دڵ و دەرونی خۆیان بپارێزن ئیتر ئەوە شەڕەفێکی گەورەیە بەڕاستی کە خی گەورە ئەو شەڕەفە بە کەسانێک دەبەخشی کە فعلەن هەڵگری قورئانی پیرۆزن لە ناو سینگ و دڵ و دەرونی خۆیان هەڵی دەگرن هەتا وەکو لەو فترەیە لەو ماوەیەدا وتارێکم کەوتە بەرچاوی لە یوتیوب یەکێکە لەو مەشایخانەی سەردەم کەوا سەردانی هیندستانی کردیە سبحان الله معلوماتی غەریب بازەکە لەو هیندستانەی کەوا ئێمە هەر وا دەزانین کەوا زیاتر خەڵکانێکی غەیرە مسلمان لێ ئەو باز لە 300 قسور ملیۆن دەکا کە لەوێ مەوجودن دەڵێ لە یەک لە احتفالەکان کە لەوێ مەوجود بووم ئەمن ڕێزلێنانی 20,000 حافزی قورئان بوو لە یەک وەجبە ئەوجا تەکید دەکاتەوە دەڵێ ناڵێم 20 ناڵێم 200 ناڵێم 2000 20,000 ئەوە یەک دەفعە تصور دەکە لەو هیندستانە چەند حافزی قورئان لێ بکە لە یەک مناسبە 20,000 حافزی قورئان تەکریم دەکرێت ئیتر ئەو هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کەوا خوا صاحبی ئەو دینەیە خوا صاحبی ئەو دینەیە ئەبی ئومامەی باهیلیش دەڵێ خوای لێ ڕازی بی دەفەرمی اقرأوا القرآن ولا تغرنكم هذه المصاحف المعلقة قرآنی پیرۆز بخوێنن اقرأ لە ئەلفاظەکانی ئەگەر تەماشا بکەی کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکاری هێنایە قارئ القرآن يؤم الناس أقرأهم لكتاب الله زياتر باز لحفظ ذكاء سبحان الله أويش دفرمي اقرأوا القرآن تحفظي بك ولا تغرنكم هذه المصاحف المعلقة هل نخلتين بوهم مصحفيك هي التعليق كلا لسدوار كان هل واسرايا اقرأوا القرآن بخوتان لبريكن بيخوين نوا لبروي فإن الله لا يعذب قلبا وعى القرآن الله تعالى سزای دڵێک ناداتن کەوا ئەو دڵە قورئانی لە خۆی گرتیە سزای دڵێک ناداتن کەوا ئەو دڵە قورئانی لە خۆی گرتیە پاشان بەڕێزان واللهی خوێندنەوەی قورئانی پیرۆز وەکو معلومی جەنابتان چ بەرەکەتێکە چ لەززەتێکی لێ دەبینی کە بە ئیمانەوە و بە ئیقبالەوە ڕووی تێدەکەی بەڵام واللهی کاتێکەوە لە حیفظەوە دەیخینێوە زۆر لەززەتی زیاتر لێ دەکەی هەمومان
لە پاش بابڕین کە نوێژ زەماعتمان ئەنجامدا لە دوای ئیمامێکەوە لە مصحف دەخینی جیا لەگەڵ ئیمامێکەوە بە حیفظی خۆی دەخینی واللهی زۆر تەئسیری زیاترەوەیکەوە بە حیفظی خۆی هەم لەسەر خودی قاریئەکە هەم لەسەر مستەمیعەکانی ئەوە تەجروبەیە و هەمومان هەستمان پێکردیە ئیتر بەڕاستی قورئانی پیرۆز هەرکووی تەعاملی لەگەڵ بکەی هەمووی بەرەکەتە هەتا لە تەفسیری و ئاتەیدا کە لە سوورەتی یوسف خوای گەوردە فەرمی إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون عبد الرحمن بن ناصر السعدي رحمة الله بالتفسير واتداد فرمي تزداد به عقولكم لخين نوعي القرآن بيروزا لعلكم تعقلون تزداد به عقولكم في تكرار معانيه الشريفة العالية في أذهانكم وتنتقلون من حال إلى أحوال أكمل وأعلى براستي لكاتك داك وقرآن بيروز تكرار داك ومعاني بيروزكاني لدلو درونو لمشكت لحالك لبو حالي باشترو برستر درون إتلا لأخواي قرد باريمو لو كسانبين أو بريزانو وهروها همو أو كسانك وعلى خدمة قرآن بيروز دانا كوا فعلا لو حالة دا بجين كخواي قوردي سبحانه وتعالى من حال إلى أحوال أكمل إنزا بيروز باي لهمو بجدار بواني بيش برشي كذا كم هر هموي بترتسو بدرنسو هر همويان سركوتون لبروي براستي التعامل كردن لقى القرآن بيروز بهش شويك خسارة تيدانه والله هر هموي ربحو هر هموي قازانزا أو هندد بس أجر لا لو روكا لا يكم دوم سيمكانشني أو ندد بس بود دوري ككرديتو بمرازع ككرديتو سرراي أزرو باداش الله إخوائي قول سبحانه وتعالى زيجيري حفظكي خود كرديا وزور بيروز بايج لا أو برا خوشك بريزان دكم كبلي يكم دوم سيميان هنا رزام وبردوان بن لقيمة بإذن إخوائي قولا وهروها همو برا خوشكاني ترخوائي قولا توفيق يام كالب ويكوا بوشي ولا خزمة القرآن بيروز دابين كبتماي سعادة وبختوري دنيا وقيامة من دوباره بخير بين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خوشویستان ئێستا بێکەوە بینێری ڤیدیۆیەکی کۆمەنتاری هەبین لەسەر ناساندنی دەستگای نوێی حیکما کە بە سوپاسەوە لەلایەن ڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگاوە ئامادەکراوە. دەستگای نووری حیکمە ڕێکخراوێکی پەروەردەی و ڕۆشنبیرینە حکومی قازانجنەویستە. کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لێگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر خۆی ڕاگەیاند. دەستگا خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەن و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دوای 2 ساڵ لە ڕاگەیاندن سپاس بۆ خودا دەستی کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان تا ئێستاش لەکردنەوەی لەقی نوێ بەردەوامە. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لەقەکانی چەندین بازنەی لە خوار لەقەکانی کردوتەوە کە بە بەردەوامی وانە و چالاکی و خزمەتکردنی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژەتی وایە کە پێویستە مسلمانان هەموو کات هێز و تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2009 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگجێکی زۆری پێداون و زۆرترین ڕێژەی قوتابیانی دەستگا پێک دێنن. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خولوسی مینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. یەکێکی تر لە سەرەکیترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ خوێندنی وانەی تەجوید و تەفسیر قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردوتەوە و لە ماوەی 3 ساڵدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن.
هەروەها دەستگا ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکاندا. ئەمە جگە لە هەڵسەنگاندنی قورئان لەبەران لەلایەن لیژنەیەکی تایبەت و بەخشینی بڕوانامەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. هەروەها دەستگا گرینجێکی تایبەت دەدات بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان ئەلئیجازە فی القیراءە. سوپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێت بە سازدانی چەندین خولوو پرۆژەی خوێندنەوە و سیمینار و پانێڵ و چالاکی تر لە بواری زانستی و ڕۆشنبیری قورئانی. ئەمەش لە پێناو پەرەپێدانی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانە بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. ئاەتی قورئان سەرچاوەی نورە، خوێندنی بۆ دڵ مایەی سرورە، زانینی مانای نور لەسەر نورە، بێنورە هەرکەس لە مانای دوورە. بەڕێزان، ئاهەنگەکەمان لە هەندێک لە کەناڵەکانی پەیام، بانگەواز، کۆمەڵ تیڤی و پەیجی دەستگای نوری حیکمەت دەگوازرێتەوە بە سوپاسەوە. ئێستاش لەگەڵ وتەی دەستەی قورئان لەبەران کە لەلایەن سەرۆشی دەستە دکتۆر عەلی جەلال پێشکەش دەکەیت با بەڕێزیان فەرموویە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله على عطائه، الحمد لله على نعمائه، الحمد لله على آلائه، الحمد لله حمد الشاكرين، والشكر لله شكر الحامدين. سوپاس و ستایش بۆ خوای جیهانیان کە فەزڵی لەگەڵ کردوین بە خزمەتکردنی ئەهلی ئەو قورئانی ڕاست پاردوین. توانای پێداوین کە کاتی خۆمان لە خزمەتکردنی پەیامەکەی سەرف بکەین. بەڕێز سەرۆکی دەستگای نوری حیکمە، ئامادەبوانی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست، بەشداربوانی پێشبڕچەی نوری دڵان، ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه. یاخۆ بەخێر بێن سەرچاوان. سوپاس بۆ خوای گەورە کە هەشتەمین پێشبڕچەی نوری دڵان بە سەرکەوتووی ئەنجام درا. قوتابیانی قورئان وەک پیشەی هەمیشەییان خەریکی دەورکردن و مراجعەیەکی چڕ و پڕ و تێر و تەسەل بوون. هەر یەکەو بەو ئەندازەی کە لەبەری کردووە بەشداری لەو پێشبڕچەیە کرد و بێگومان کە تاکەمەبەستی هەموو لایەکیش ڕەزامەندی خوای گەورە و چەسپاندنی زیاتری قورئانەکەیە لە ناو دڵ و حوزر و بیریان. دەستخۆشی لە هەموو بەشدار بووان دەکەین، دوعای خێر و ئیستیقامەیان بۆ دەکەین. داوامان لەوانش ئەوەیە کە تا ئێستا هەموو قورئانی پیرۆزیان لەبەر نەکردووە درێغی نەکەن و لەو کاروانە پیرۆزە بەردەوام بن تاوەکو دەگەنە ئەو ڕۆژەی کە خوای گەورە فەزڵی لەبەرکردنی هەموو قورئانیان پێدەبەخشێ. لێرەوە بە پێویستی دەزانین دەستخۆشی لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بکەین بۆ بەشداریکردنیان و ئامادەبوونیان، بە تایبەت ئەوانەی کە لێ ڕێگای دوورەوە هاتوون لە خوای گەورە داواکارین بە فیردەوسی عەلا خەڵاتیان بکە. و هەروەها دەستخۆشی لە گشت بەڕێبەرایەتەکانی نووسینگە و لق و بازنەکان بە سەرجەم بەشەکانیانەوە دەکەین کە لە ماوەی بەڕێوەچوونی پێشبڕچەیەکە و ئێستاش لەو ئاهەنگە هاوکاری و هەماهەنگی تەواوی دەستەبوون، خوای گەورە بۆیان بە پاداشت و چاکەی نەبڕاوە هەژمار بکات. دەستخۆشی و سوپاسێکی تایبەتمان هەیە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئەرچیان کێشاوە ئەمڕۆ ڕووماڵی ئەو ئاهەنگە دەکەن، بە تایبەت ئەوانەی کە ئێستا بە شێوەی ڕاستەوخۆ دەیگوازنەوە. لەخوای گەورە دەپاڕێنەوە کە بیخاتە تەرازووی کردەوە چاکەکانیان و هەمیشە سەرکەوت و سەرفرازیان بکە. سوپاسی هەموو خواپێداوان و خێرخوازان دەکەین کە بە زۆر و کەم بەشدار بوونە لەو ئاهەنگە و لە دابینکردنی خەڵاتەکان، بە تایبەت کۆمپانیای سەلوا کە لە ئێستا و پێشووتریش بە خەڵاتکردنی گەشتی عومرە هەمیشە لە خزمەت ئەهلی قورئان بووە. و هەروەها سوپاسی ئەو برا بەڕێزەش دەکەین کە عومرەیەکی دیکەی خەڵات کردووە، لە خوای گەورە داواکارین بەرەکەت بخاتە ماڵ و منداڵ و سامانی و عاقیبەتی خێر بکات. بێگومان دەرگا شواڵایە بۆ هەر خێرخوازێکیش کە بیەوێ لە خزمەتی ئەهلی قورئان بێ. بەڕێزان، بێگومان ئەهلی قورئان شایستە و شایانی باشترینن. بە دڵنیاییەوە خزمەتکردنی ئەهلی قورئان گەورەترین شانازیە و هیچ خەڵات و پاداشتێک شایستەی ئەهلی قورئان نییە لەبەر گرنگی و گەورەی ئەو پەیامەی کە هەڵیان گرتووە. بەڵام توانا مرۆیی و داراییەکانیش سنووردارن و ڕەنگە هەموو کاتێک ئەوەی کە لە دڵمانە دەستمان نەبێت. خوای گەورە عاقیبەتی هەموو لایەک پڕ خێر و بەرەکەت بکات، دوا هەناسەمان لە خزمەتی دین و قورئانەکەی بێت و لەسەر ئەو ڕێگایە بەردەواممان بکات. وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی دکتۆر عەلی بداتەوە. ئامادەبووان ئێستا گوێبیستی چەند ئاەتێک دەبین لە قورئانی پیرۆز بە دەنجی یەکێک
لە دوو یەکەمەکەی سەرئاستی پێنجوزئی کە کاک ئالان سەلاسەمینە باوەڕێزیان فەرمووت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفرأيت الذي تولى وأعطى قليلا وأكدى أعنده علم الغيب فهو يرى أم لم ينبأ بما في صحف موسى وإبراهيم الذي وفى ألا تزر وازرة وزر أخرى وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى ثم يجزاه الجزاء الأوفى وأن إلى ربك المنتهى وأنه هو أضحك وأبكى وأنه هو أمات وأحيا وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى وأن عليه النشأة الأخرى وأنه هو أغنى وأقنى وأنه هو رب الشعرى وأنه أهلك عادا الأولى وثمود فما أبقى وقوم نوح من قبل إنهم كانوا هم أظلم وأطغى والمؤتفكة أهوى فغشاها ما غشى فبأي آلاء ربك تتمارى هذا نذير من النذر الأولى أزفت الآزفة ليس لها من دون الله كاشفة أفمن هذا الحديث تعجبون وتضحكون ولا تبكون وأنتم سامدون فاسجدوا لله واعبدوه. خی گەورە پاداشتی کاک ئالان بداتەوە کە یەکێکە لە قوتابیانی دەستگای نووری حیکمەتەتی هەڵەبجە. خۆشەویستان پێمان خۆشە سوپاسی کەناڵی NRT چواریش بکەین کە لێکوانە حزوریان هەبوو. بەڕێزان سرودێکی عەفاسی هەیە، ئەم زۆر چێژم لێ وەرگرتیە، حەز دەکەم ئێوەش گوێبیست بن، بەڵام دەنجی عەفاسی ئێوە ئاسمان فەرقیان هەیە. سرودەکە دەڵێ هل لك سر عند الله بينك أنت وبين الله هل لك صدقات تخفى لا يعلمها إلا الله قصص لا تكشف إلا بكتابك حين ترى الله ما أحراك بهذا أن يكبر قدرك عند الله. خۆشەویستان، ئێستاش سەرنجتان ڕادەکێشین بۆ ڤیدیۆیەکی دۆکیومنتاری کە لەسەر بەڕێوەچوونی پێشبڕکێی نووری دڵان ئامادە کراوە، با پێکەوە بینەری بین. پێشبڕچێی نووری دڵانی قورئانی پیرۆز، دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵسا بە ئەنجامدانی هەشتەمین پێشبڕچێی نووری دڵانی قورئانی پیرۆز. لقد فتنا قبلهم قوم فرعون وجاءهم رسول كريم أن أدوا إلي عباد الله إني لكم رسول أمين. بۆ ئاستەکانی 5 جوزئی، 10 جوزئی، 20 جوزئی و 30 جوزئی لەسەر ئاستی گشت لوق و بازنەکانی دەستگا. پێشبڕچێیەکە بە دوو قۆناغ بەڕێوە چوو. قۆناغی یەکەم کە لە ماوەی 2 هەفتە ئەنجامدرا لە بەرواریی 1 2022 تاکو 15 2022 زیاد لە 200 قوتابی قورئان بەشداربوونتیایدا. لە هەر لوق و بازنەیەکی دەستگا لە ڕێگای لیژنەی تایبەتەوە هەڵسەنگاندنیان بۆ کرا. پاشان یەکەمەکانی هەر ئاستێک لە برایان و خوشکان دەرچوون بۆ قۆناغی دووەمی پێشبڕچێیەکە.
قۆناغی دووەم لە نووسینگەی دەستگا لە شاری هەولێر بەڕێوە چوو کە تیایدا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت لە ماوەی 3 ڕۆژ هەڵسەنگاندن بۆ سەرجەم یەکەمەکانی قۆناغی یەکەم ئەنجامدرا کە ژمارەیان 56 کەس بوو. تیایدا یەکەم و دووەم و سێمی گشت ئاستەکان دیاریکران. وبعولتهن أحق بردهن في ذلك إن أرادوا إصلاحا ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة والله عزيز حكيم. لە پێشبڕچەیەکە 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. قوتابی قورئان لە ئاستی 5 جوزئی و 10 جوزئی 4 پرسیاری ئاراستە دەکرا. لە ئاستی 20 جوزئی و 30 جوزئیش 5 پرسیاری ئاراستە دەکرا. لو نشاء لجعلناه حطاما فظلتم تفكهون إنا لمغرمون بل نحن محرومون أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون. خيرا قاداشتي بخير بلاني وروشنبيري بذاته أما دباني بغيس لم آمنقو بويتمين جار سنبولي أهل القرآن دبخشير بسرسر كوتواني بيربوشي نوري الله كسنبولي كتايبة بأهل القرآن كبيرمان هم أهل الله وخاصة استاذ بدم سنبولي كوكر الآن بلاي برزمان كاك محمد عبد القادر أما ذكرا ودس لكي بدابشكرني سنبولي أهل القرآن دعوة برزان دكتور عبد الله حداد مؤسسة دكين كفر من بودا بشكرني سنبولك بسرسر كوتوان لبريان من بخش. السلام عليكم ورحمة الله وبركاته. قرآن بهاري جانا بختو قل زاري جانا كل بيميرو دارونا دستورو يا سايبونا وزيبيرو دارونا دستورو يا سايبونا جين بقرآن مردينا بوتا شاكر دينا جين بقرآن مردينا بوتا شاكر دينا سرقرداني ولادانا تمن في رودانا سرقرداني ولادانا تمن في رودانا تدور بن لم قرآنا بشمان هر إيش وجانا تدور بن لم قرآنا بشمان هر إيش وجانا لك مراني دورين بروري أجري سورين لك مراني دورين بروري أجري سورين هالجري أم قرآنا دروني آوادانا هالجري أم قرآنا دروني آوادانا بهودامي قرآن بين تلجيا شادومان بين بهودامي قرآن بين تلجيا شادومان بين قرآن بهاري جانا بغسو قل زاري جانا كل بيبيرو دارونا دستورو يا سايبونا كل بيبيرو دارونا دستورو يا سايبونا دستورو يا سايبونا نيا عزات بيتو هر دوزاخ و دورانا نيا عزات بيتو هر دوزاخ و دورانا بون من پیش نبون من زستایا چی بجانم بون من پیش نبون من هر وقت نبون من بتسوتن بدرن هزنیات قال ارقوچینا
پەڕەی جوانی گاشی تۆ لە سینەی مسڵمانە پەڕەی جوانی گاشی تۆ لە سینەی مسڵمانە دێن و داڕۆین لە ژینمان بە فەرمانی بەرزی تۆ دێن و داڕۆین لە ژینمان بە فەرمانی بەرزی تۆ هەرچی بەرنامەی کوفرە وەلا ژێر پێکەنمانە هەرچی بەرنامەی کوفرە وەلا ژێر پێمانە قورئان بەهاری ژیانە بەختە و گوڵزاری گیانە کڵپەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە دەستور و یاسای بوونە دەستور و یاسای بوونە. السلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی بەخێری دکتۆر عەبدوڵڵا و مامۆستا سارا و کاک محەممەد بداتەوە. هەنگاوەکانتان خێراکەن، شەو ڕۆییوە و دەمێکە خۆی لە ئاسمانی وجودتاندا دادڕیوە. ئێوە بەفرن کاتێ زەوی خۆی دەسووتێ و هەناسەی با دەخنچێنێ. ئێوە بشەن لەسەر یەکەم دێری شعری سەرکەوتندا. ئێوە ئەو مەگیرساون بەرتان بە تاریکی گرت و نەمانی بڕواتان ڕوان. هەنگاو بنێن بەسەر لاشەی وشک و ڕقی نەفامیدا. ئێوە ئومەتەکەی ئیقرا شوێن هەڵگری ئالا بەرزەکەی خالید و ئەحەدون ئەحەدەکەی بیلال قەت مەوەستن ماندوو مەبن. ماندوو بوونتان پشووی ڕۆح و ئارامی دڵی لە دوایە. ماندوو بوونتان سەرکەوتن و سەرفرازی ئێرە و ئەو لای لە کۆڵدایە. ماندوو مەبن ڕێبوارانی ڕێگەی ڕەسوول صلی الله عليه وسلم. هەزاران کەس شەیدا و عەوداڵی ڕێتانن، هەزاران کەس خۆزگە پێخوازی شوێنتانن. ئەینەوەکانی سومەیە و قوتابیەکانی عایشە، ئێوە گشت بستێکی شاتان کردۆتە ماڵی ئەرقەم و وەکو باران نەرم نەرم گشت دڵێکتان بە گوڵ ڕوان. وەکو هەور لە نێو دڵی هەر یەکێکیان مەحرابێکتان لە نور دوان. ماندوو مەبن هەر بگرنە بەر ڕێی دژواری ئەم ئیسلامە، هەڵی گرن باری قورسی ئەم پەیامە. ئێمە بۆ ڕێی ناهەموارتان فەرشی گوڵ و بۆ دەستی سادە و نیگاتان وزە و گوڕ و نورمان پێیە. یەک یەک لەگەڵ ئێوە دەینێن هەنگاوی ڕێ ئەی چراکانی نیشتیمان. پیرۆستان بێ گەورەیتان، ئێوەن هیوای ئەو سەردەمە و دایک و باوچینەوەیەکی نوێ. هەزاران جار پیرۆستان بێ قەت مەوەستن تا لاشەتان وزەی تایە، قەت مەوەستن تا هەنگاوتان گوڕ و تینی لەبەرمایە. بەخێر بێن بۆ وەرزێکی نوێ پیرۆستان بێ قودوەییتان. ئامادە بواری بەڕێز، ئێستا بەیەکەوە گوێبیستی و تەشیرینەکانی بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری دەبین با بەڕێزیان بفەرموێت. الحمد لله رب العالمين وصلى الله على أو حزرتي صاحب كمالات كأعلى معجزي قربان بمن نور قرآنه. ما مساني بريس قتابيانو هلقراني قرآني بيروس بتايبت ما مستایان و قوتابیانی هەشتەمین ئاهەنگی پێشبڕکەی نوری دڵان. سەر باسە نەناسراوەکانی ساباتی قورئانی پیرۆزی نوری حکمە. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. پیرۆزبایی لە هەمووتان دەکەم و هاتنی کۆمەڵە گەنج و لاوێکی تر لە برایان و لە خوشکان بۆ ناو بازنەی قورئان لەبەرکردن و قورئان فێربوون لە ئومەتی ئیسلام پیرۆز بێت. خوای گەورە کۆششی هەمان قبوڵ بکات. خۆشەویستان، ئینسان ڕاستی من یعنی زۆر ئەهلی قورئانیم، یعنی قورئان دەزانم بخوێنمەوە، بەس خۆم بە قوتابی زۆربەی ئامادەبوانی ئێرە دەزانم.
نازانی ئینسان چ بڵێت دەربارەی قورئان و ئێوە ئامادەی ئێرن. من بابەتەکەم بە پێناسەیەکی مامۆستا سەعید نوورسی دەست پێ دەکەم. خۆی هەمومان گوێمان لە ئوسولی فقه بووە، هەروەها علومی قورئانیش کە پێناسی قورئان دەکەن دەفەرموێن هو كتاب الله سبحانه وتعالى المعجز المنزل على سيدنا محمد صلى الله عليه وسلم المتعبد بتلاوته المبدوء بسورة الفاتحة المختوم بسورة الناس. أو تعريفك رسمية يعني تعريفك خويدا كان بلام تعريفك شامل كلام مغزى ومقصد قرآنيش درب كويت ما وصل نورسي قسيك جوان دينيتا ولا وتكاني دا منی شەوڵم داوە بیکوردێنم یعنی بیکەمەوە کوردی هەرچەندە نووسینەکە زۆر بەهێز بوو ڕەنگە نەمتوانی بێ مافی بدەم. دەفەرمێت ئەگەر دەپرسی قورئان چییە؟ پێ دەگوترێ قورئان تەرجەمەی ئەبەدی دروستکراوەکان و زمانی ئایەتەکانیانە، وەڕاڤەکەری کتێبی جیهانە، هەروەها ئاشکراکەری خەزێنەی ناوە شاردراوەکانە لە لاپەڕەکانی ئاسمان و زەوی، کلیلی حەقیقەتەکانە، هەروەها شاردراوەکان لە دێڕی ڕووداوەکان ڕوون دەکاتەوە، و بنەما و ئەندازە و ڕووناکی جیهانی معنەویە کە ئیسلامە، نەخشەی ژیانی دواڕۆژە، هەروەها وتەی ڕاڤەکەر و تەفسیری ئاشکراکەر و بەڵگەی یەکلاکەرەوەی ڕوونە بۆ زات و سیفات و ناوەکان و کارەکانی خودای گەورە سوبحانەهو وتەعالە. پەروەردەکەری مرۆڤایەتیە، وەک ئاو ڕووناکیە بۆ مرۆڤایەتی مەزن کە ئیسلامە، و هەڵهێنی حەقیقی جۆری مرۆڤ و ڕێنیشاندەر و هیدایەتیەتی بۆ ئەو مەبەستەی بۆی دروستکراوە. هەروەها قورئان برم بۆ مرۆڤ هەروە کتێبی شەریعەتە، لە هەمان کات کتێبی حیکمەتە، هەروە کتێبی نیزا و بەندایەتیە، کتێبی فەرمان و بانگەوازیشە، هەروە کتێبی زیکرا، لە هەمان کاتدا کتێبی فکریشە. دەربارەی قورئان زیاتر ناگوترێت. من لێرەدا چەند بیرهێنانەوەیەک بۆ ئەو برایانەی کەوا هەڵگەری قورئانن یا تازە بەرەو قورئان دێن، چەند خاڵێک لەژێر ڕۆشنایی چەند ئاەتێک بیری خۆم و ئەوانی خۆشەویست دێنمەوە. یەکەم ئاەتەکانی قورئان پێمان دەڵێن بەهێزترین صفەت کە لە ئەهلی قورئاندا هەبێت پێویستێ بریتیە لە یەقین، بڕوابوون بەو پەیامەی کەوا هەڵت گرتووە، بڕوابوون بەو پاداشتەی بۆی دەخوێنی، بڕوابوون بە هەمیشە درەوشاوە و درەوشاوەتری قورئان و هەڵگرانی قورئان، یەقین بوون بەوەی کەوا هیچ شتێک لەو جیهانە و لە دواڕۆژیش ئەوەندەی قورئان پاڵپشتی هەڵگرەکەیەتی و بەرزی دەکاتەوە و دەیگەیەنێتە سەرکەوسەری عەزیز و سەروەرمان و ڕەزامەندی خوای پەروەردگار وەکو قورئان نییە. خوای گەورە دەفەرمێتی لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرە ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. بەسیەتی بۆیە کابرایەکی بێباوەڕ دەڵێ کە قورئانم خوێندەوە گەشتمە ئەو ئاەتە گوتم مستەحیلە کەسێکی سەر ئەو زەویە بتوانی کتێبێک بنووسی ئەوەندە متمانەی بەخۆی هەبێت ئەو نووسینە ئەو وشانە وشەی خەڵکی ئەو سەرزەویە نین، بەڵکو زاتێک و هێزێکی دەرەوەی ئەوان کە ئەوان نازانن بڵێن خوا ئەو کاتە دوایی کابرا موسڵمان بوو. بۆیە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە ڕوو دەکاتە پێغەمبەر و ڕوو دەکاتە ئێمەش صلی الله عليه وسلم، ڕوو دەکاتە هەڵگرانی قورئان. فاستمسك بالذي أوحي إليك إنك على صراط مستقيم. دەکرێ هەڵگرانی قورئان کڵۆڵ بن، دەکرێ ئەو هەزارەها خوشک و برا هیندیانە بەدەستی گاپەرستێک بکوژرێت، بەڵام لە کاتی گیانەڵا و گیان سپاردندا ئەو ئاەتەی جوان جوان لە پێش چاوڕوونە فاستمسك بالذي أوحي إليك إنك على صراط مستقيم. قورئان وەکو
شاعری گەورە مەحوی گوتی کە ئەعلا معجزەی قوربانی بم من نووری قورئانە. قورئان بەڵگەی ڕاستی لە خۆیدایە، پێویستی بە شتێکی تر نییە، شتی وانییە لەسەر زەوی. بۆیە گەورەترین معجزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانە، لەگەڵ هەزارەها بەڵگەی تری دەلائل النبووە و بەڵگەکانی پێغەمبەرایەتی لە هەمویان بەهێزتر قورئانە، بەڵگەی لە خۆیدایە. ئەو کاتە بە قوڕەیش هەر کە گوێیان لێبوو ئێمە هەتا لا ئیلاهە ئیلا الله تێدەگەین دەبێت جوان جوان مامۆستا بۆمانشی بکاتەوە. لا نافیە للجنسە، إله يعني معبود، إلا الله استثناء، الله معبودي بحق وإنجا واتاكاني. بلام قريش هركا قتي لا إله إلا الله قتي ديوي همو بتكان من فريب دين برستلا وكان من في رب دين. لو كاتنيان تواني ربري قرآن بنوا استا سنتركاني تويجينوا باورتان بي استا سنتري تويجينوي واهي لأمريكا لزانست إسلامي كان كوليجاكاني زانست إسلامي ئەوەندە بەهێزنین، بەڵام بە هەمویان یعنی حتا یەکێک لەو کەسانەی کە بەشداری کردووە گوتوویەتی ئێمە تاقیکردنەوەیەکیان کردین، تاقیکردنەوەکە 400 کتێب داخل بوو لە زانستە ئیسلامیەکان. بێگومان خەڵکی ناموسڵمانی شتەیدا بەشدارە بۆ ئەوەی شارەزا بن چۆن ڕێ بە ئێمە دەگرن. بەڵام ئەنجامەکە ئەوەیە بە هەموو ئەوانە ناتوانن قەناعەت بە خەڵکی بێنن کە ئەو قورئانە دروستکرا و دانراوی محەممەدە یا کەسێکی تر قوربانی بین محەممەد صلی الله عليه وسلم. بەڵکو وەکو جەنابی دکتۆر فەرمووی دەڵێ نالت شرف طباعته أو نالت شرف طباعته مؤسسة كذا ودولة كذا. هەڵگرانانی قورئان خوای گەورە ئێوەی بۆ گەورەترین شت هەڵبژاردووە. بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. تشتێک گەورەترە لەوەی کەوا قورئانتان لە سنگدایە. ڕەنگە ئێستا کەسێک بڵێ من دیوانی متەنەبیم لەبەرە زۆر بە گەورە سەیری بکەین، بڵێ مە موزینی خانیم لەبەرە و دیوانی نالیم لەبەرە و دیوانی مەحویم لەبەرە کە ئەوانە هیچیان لە خێر خاڵی نین. بەڵام چ شتێک گەورەتر هەیە لەوەی کەوا چییە؟ خيركم من تعلم القرآن وعلمه بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم. بزان خواي گەورە ئێوەی بۆ چ شتێک هەڵبژارد ئەو ڕۆژەی کەوا هەر براو خوشکێک دێ هەنگاو دەنێت و دەرگای ئەو دەستگایە دەکاتەوە یان هەر دەستگایەک و بنکەیەکی قورئان یان هەر حوجرەیەک یان هەر کۆلێژێکی زانستە ئیسلامیەکان پێویستە یەقینی تەواو بێت کەوا خوای پەروەردگار دەستی دڵی گرتووە و بۆ شوێنی دروست هەنگاوی پێناوە. پێویستە هەڵگرانی قورئان. ئەگەر پرسیار لە خۆت بکەی و خۆت تاقی بکەیەوە ئایا من چۆن ئەهلی قورئانم یان نا؟ قورئانەکەم کە هەڵم گرتووە قوتابی قورئانم ئایا لە ناو مندا هاتووتە جێیان نا؟ پرسیارەکەی لای خۆتە، وەڵامەکەی لای خۆتە. ئەگەر ئەو قورئانە وەکو خالیدێکی دڵڕەق وەکو عومەرێکی دڵڕەقی کچی زیندە بەچاڵ دەکات، بەڵام کردیە سەرکردە و کەسانێکی بەسۆس بڕکانێکی لە دەرووندا دروستکردن، بزانن ئەوە تو هەڵگری قورئانی، بزانە هەڵگری قورئانی. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت كتاب أنزلناه إليك وكذلك أوحينا إليك روحا من أمرنا وكذلك أوحينا إليك روحا من أمرنا. إما روحك من لا ينخوب وتناردوا زانان دفرمون بو روحي بكارهنا وبو قرآن يكك لنا وكان قرآن هلا قرآن دا روحه يعني شون روح لا شوق بقردخات ديكاتا كسي كتر هر أولاشا كروحي تدانا ما تواو بهمان شيء أو قرآنا بركان لجياني هالقري راستي دروس دكات تقينويكي دروني لنا وناخدا درخسينيت
لە زمانی لە چاوی لە گوێی لە دەستی بە تایبەتی لە دڵی ئەو بورکانە لە دڵیدایە ئاکارەکانی لەسەر ئەندامەکانی لەش دەردەکەوێت. بۆیە ئیبن قەیم فەرمووی وعابد وعالم بعلمه لم يعملا معذب قبل عباد الوثن. خوای گەورە بمان پارێزی. هەڵگەری قورئان پێویستە ئەو قورئانە وای لێ بکات لە ناخی خۆیەوە هەنگاو بنێ بۆ دەرەوەی خۆی، خێزانی، برادەری، خزمانی، کۆمەڵگای. بۆ دەبێت ئەوانەی بە کرێگیراون ئیش دەکەن لە بۆگەنکردنی کۆمەڵگای ئێمە بە ناوی هاوڕەگەزبازی لە زانکۆکان ئیش بکەن، لە قوتابخانەکان ئیش بکەن. تخوا جێگای سەرزەنشتی خۆمان نییە هەڵگرانی قورئان کاریگەریان نەبێ لە ناو زانکۆ و کۆلێژ و قوتابخانەکان و لە ناو دوکان و بازار و لە ناو سەرجەم کایەکانی کۆمەڵگا. بۆیە خوای گەورە دەفەرمێت كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور. أو كتابة وصفتيتي پێویستە بمان گوازێتەوە لەوەی کەوا صالح بین ئەوە هیچ، بەڵام دەبێت مصلحیش بین، دەبێت چاک بین، بەڵام چاکەش دروستکەین لە ناو غەیری خۆمان پاژەوەی ئێمە کەسێکی ئەنانی نەبین. خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیتوانی نازدارەکەی قوڕیش بمێنێتەوە. مصعبی کوڕی عومەیر نازداری جوانی گەنجانی مەکە و نازداری دایکی بێت، بەڵام ئەو ڕۆژێکەوە لە ئوحود شەهید دەبێت دەڵێن کە عەبایان بەسەر سەری دادەدا پێی دەردەکەوت، کە بەسەر پێیان دادەدا سەری دەردەکەوت. ئەوە نازدارەکەی قوڕیش بۆ بەڵام پێشەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گاتە مەدینە تەواو بنەمای دەعوە و ئیسلامی دروست کردبوو لە یەثریب. بۆیە خۆشەویستان پێویستە هەڵگرانی قورئان، هەڵگرانی زانستە شەرعیەکان، هەڵگرانی ئەو دینە کەسی کاراکتەر و کۆمەڵایەتی باش بوون. ئەوڕۆ کۆمەڵگای بەشەریەت نەکرد کۆمەڵگای مسلمانان، ئەوڕۆ مرۆڤایەتی لێ قەوماوە. حاڵ بگاتە ئەو حاڵەی کەوا پیاو لە پیاو مارە بکرێت و ئافرەت لە ئافرەت مارە بکرێت، بیبەنە ناو مەعبەدەکانی غەیری مسلمانی جوانی اعتراف پێ بکەن. ئەوە لێ قەومانی مرۆڤایەتیە. ئومێدێکە بێت بۆ مرۆڤایەتی، ئەوانیش بۆ خۆیان دەزانن کەسێکە بێت مرۆڤایەتی لەو زۆلکاوە ڕزگار بکات تەنها هەڵگرانی قورئانن پیرۆزیان بێت لە برایان و لە خوشکان. بەڕاستی ئومێد زۆرن کەوا ئیسلام بە خێرایی دەگەڕێتەوە ئینشاء الله. ئومێد زۆرن، ئێمە نازانین دەژین هەتا ئەو کاتە، بەڵام ئومێدی زۆرمان وایە کەوا خوای گەورە ئەگەر دوا هەناسەی ژیانیشمان بێ بیبینین، بەڵام منداڵونەوەکان ئینشاءالله بەباشی دەیبینن. گەورەترین ئاماژەی گەڕانەوەی قورئان ڕووکردنی ئومەتی ئیسلامە بۆ قورئان لە برایان و لە خوشکان. پیرۆزی ئەو منداڵە بێکەوە دایکەکەی قورئانی لەبەرە، پیرۆزی ئەو منداڵە بێکەوە بابی، برای، مامی، باپیرەی ئەهلی قورئانە. کاتێک قورئانەکان بێناز کەوت بوون دەیانگوت تەکنۆلۆژیا و دین کوجا مەرحەبا، بەڵام ئێستا مۆبایلەکان، ئێستا ئایپادەکان، ئێستا ئامێرەکانی ئەلکترۆنی الحەمدولله لە جیهانی ئیسلامی و جیهانی غەیری ئیسلامی لە خزمەتی قورئاندان. پێم خۆشە لە کۆتاییدا ئەو خاڵە بۆ هەموو لایەک بڵێم. ئەوڕۆ الحەمدولله دەستگاکانی خزمەتکردنی قورئان وە زانستە شەرعیەکان بنکەکان زۆرن الحەمدولله. وریابین بە ناوی ئیخلاس و خێر زۆرکردن شەیطان ڕێگا نەکاتەوە بێتە ناو دڵەکانمان. ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لەبێ لە ئاداب حەمەلەت القورئان دەفەرمێت پێویستە هەڵگری قورئان زۆر وریای خۆی بێت، لەوەی کەوا مەبەستی بێ قوتابی زۆر بن، و پێی ناخۆش بێ قوتابی حەلەقەی ئەو بەجێبێڵێت و بچێتە لای ئەوی تر. دەڵێ هەر کاتێک
شتێکی وابوو وەکو هەندێک مامۆستای قورئانی نەزان ئیمام نەوەوی دەفەرمێت وهي دلالة بينة من صاحبها على سوء نيته وفساد طويته والعياذ بالله دەڵێ و نیشانەیەکی تەواوە کەوانیەتی بەخوای گەورە پاک نەبووتەوە دەڵێ ئەگەر پاک بێتەوە دەڵێ من مەبەستم بوو بێم قورئان فێر بکەم من هاتم نیەتەکەم تەواوە بۆ لای خوای پەروەردگار ئەو قوتابیەشم کە چۆتە لای مامۆساکەی تر چۆتە لای بنکەکەی تر چۆتە لای ڕێکخراوەکەی تر دەڵێ مەبەستی ئەوەیە زیاتر زانست فێر بێت اینجا فرمودەیەک لەو واتایە دێنێتەوە لە ئیمام عەلی کەوا ئیمام دارمی لێ ڕیوایەت کردووە دەڵێ ئەوانە پێویستە بزانن قورئان لە قورگیان ناچێتە خوار بۆ لای دڵیان با ئێمە جیاوازی دەستگاکان جیاوازی بنکەکان جیاوازی تەنەوع بێت تەسەوڕکەن ئەگەر بنکەکانی قورئان لە کوردستان هەموویدا بخرێ بەس حکمە بێت چ کێشەیەک بۆ مامۆستایان و سەرپەرشتیار و برایانی حکمە دروست دەبێت بەڵام دەوێت بڵێن ئەگەر بنکەی کوردستان هەبوو بنکەی سوڵتان مزەفەر هەبوو بنکەی ئەو هەبوو قوتابیەک چووە ئەوێ بڵێ بڕۆ ئەوێش خێری پێوەیە ئێرەش خێری پێوەیە بە هەموومان شانمان داوەتە بەر بۆ ئەوەی باوەش بۆ گەنجان و شەیدایانی قورئان بکەینەوە پیرۆزبایی لەو برایانە دەکەم کەوا سەرکەوتنیان بەدەستێناوە خوای گەورە بیان کاتە هێز و توانا بۆ ئومەتی ئیسلام و پیرۆزبایی لە هەموو بەشداربووان دەکەم وەکو مامۆستا عەبدوڵڵا فەرمووی کاک دکتۆر عەبدوڵڵا فەرمووی لەگەڵ قورئان دۆڕاو نییە لەگەڵ قورئان هەمووی براوەیە بەڵکو ڕەنگە یەکێک ئەسڵەن دووەم و سێم و دەیەم و بیستەمیشی نەهێنابێت لای خوای پەروەردگار لە هەمویان ئەجری زیاتر بێت بۆ چونکە بەهای ئیخلاص لە ناو دڵیدا زۆر گەورەیە پیرۆزبایی لە هەمووان دەکەم خوای گەورە حکمە بپارێزێت بەرەکەتدارتری بکات دەستی مامۆساکانی لە جیاتی هەمووان ماچ دەکەم وەخوای پەروەردگار کۆششیان قبول بکات دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەم کەوا پشتیوانی لەو خێرە دەکەن بەڕاستی شوێنی خێریان دۆزیوەتەوە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵ و سەروەت و سامانیان السلام عليكم ورحمة الله وبركاته. برایان خوشکانی عزیز بۆگەی کۆتاییمان بریتیە لە داوەشکردنی خەڵات و بڕوانەمە بەسەر سەرکەوتووە. سەرەتا داوا لە سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەدا دەکەین کە خەڵات و بڕوانەمە بەسەر دەرچوانی ئاستی سی جوزئیدا بەشکە. لە یەکەم بەڕێز ژیان عوثمان ڕەشی لە لقی هەڵەبجە. ليجوام بەڕێز نەسرین فەتحی لە لقی هەڵەبجە. ژیان بێپان ببینێەوە هەندێک پرسیار ئامادەبووان لێت دەکەن لەسەر قورئان ئەوەی پرسیارە هەبیتنی دەرگاکەی مەفتوحە لە بووماوەی 5 دقیقە باشە پێیان ئێستاوان بەڵاتمان بزن پێپان بکرێت. ئامادەبوانی عزیز ئەو خەڵات و بڕوانەمەی کە بەسەر سەرکەوتواندا ڕێژ دەکرێت لەسەر ئاستی سی جوزئیە. لەی سێیەم بەڕێز محسین حەسەن عەلی لە لقی سلێمانی. خوای گەورە پاداشی دکتۆر عەبدوڵڵا بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێوەبەری نووسینگەی دەستگا دکتۆر
حسين واحد دەکەین کە خەڵاتی قوربانان بەسەر دەرچوانی ئاستی بجوزی داڵەش بکات. بەڵام پێشەوەی کار بکرێت کە خەڵاتەکان داوەش بکاتن ئێستا دەکات کە ئەوەیە لەمە پرسیارکردن لە کاک ژیار عوسمان. چێ پرسیاری هەیە؟ چێ پرسیاری هەیە دەتوانێت پرسیار لە کاک عوسمان ژیار بکاتن لەسەر قورئانی پیرۆز. فەرموویە. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله الذي خلق 7 سماوات ومن الأرض مثلهن يتنزل الأمر بينهن لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم. شورش روزانه مراجعه كمو ڕێژەکەی بە نزیکەی جاری وا هەیە سوورەتێک نه سوورەتی دیەشتر مامۆستا دەری پرسیاری أعوذ بالله من الشيطان إلا الذين يصلون إلى قوم بينكم وبينهم ميثاق أو جاءوكم حصرت صدورهم أن يقاتلوكم أو يقاتلوا قومهم ولو شاء الله لسلطهم عليكم فلقاتلوكم فإن اعتزلوكم فلم يقاتلوكم وألقوا إليكم السلم فما جعل الله لكم عليهم سبيلا. کەسی کە هەیە بێ پرسیارێک ڕاستی کاک ژیاری کە ئامادە بێت کاک زۆر وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن ولا بالذي بين يديه ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم
يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. ئێستاش داوا لە بەڕێز عەبدوڵڵا شەمسەدین عەبدوڕەحمان لە لەتی سەرچاوە دەکەین بۆ وەرگرتنی خەڵات و قوربانامە لەلایەن کاک دکتۆر حوسێن لەسەر ئاستی 20 جوزئی سەر و چاوە وەرگی سەر و چاوە. پلەی دووەم بەڕێز هاوژین عەبدولجەبار ئیسماعیل لە نووسینگەی دەزگا. پلەی سێیەم بەڕێز کێشاو قادر پەنە لە لەتی هەڵەبجە. خۆیگەرە پاداشتی جۆحسن داری. ئێستاش داوا لە ئەندامی ژنەی پێشڕۆژێت ماوەسەعانان هاوا دەکەین کە خەڵات و بڕوانامە بەسەر دەرچوانی ئاستی دەزوستی دابەش بکات. پلەی یەکەم بەڕێز یوسڕا طاهیر عەبدوڵڵا لە نووسینگەی دەزگا. پلەی دووەم بەڕێز بێگەرد ڕەمەضان محەممەد لە لقی کەرکووک بازنەی ڕەحیما. پلەی سێیەم بەڕێز ئاوڕەنگ سەلیم کەریم لە لقی سلێمانی بازنەی سێدووە. خۆی گەورە پاداشتی مامۆساحەتان بداتەوە. ئێستاش داوا لە ئەندامی جژنەی پێشبڕکێ ئەندازیار تاڕفای دەکەین کە خەڵات و بڕوانامە بەسەر دەرچوانی ئاستی پێنج جوزئی دابەش بکات. پلەی یەکەم بەڕێز عومەر طاها ئیسماعیل لە نووسینگەی دەزگا. پلەی دووەم یەکەمی دووبارە بەڕێز ئالان سلار سەمی لە لقی گەرمیان.
ئەوە جارێ شتێکانمان کرد بمان لە دەقی ئاوابزە ئاوا بوو لە دەقی گەرمیان. لەی دووەم بەڕێز مەبەست کاظم عەلی لە دەقی شکارتە. لەی سێیەم بەڕێز سارە حوسێن حەسەن لە دەقی کەرکووک. سێیەمی دووبارە بەڕێز خوناو عومەر ئەحمەد لە دەقی کەرکووک بازنەی پەنجە عەلی. خی گەورە پاداشتی ئەندازیارقاڵە بداتەوە. بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی یارمەتەکەمان. سوپاسان دەکەین بۆ ئامادەبوونتان، خی گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. بە دووبارە سوپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین کە ڕماڵی ئاهەنگەکەیان کرد، بەتایبەت کەناڵەکانی پەیام و ئێناڵی چوار و بانگەواز و کۆمەڵ کە بە شێوە ڕاستەوخۆ ئاهەنگەکەیان گواستەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته.